ئای لەوە تۆ قەت ناوەستی، تۆ قەت واز ناهێنی، نابەزی. ئای من ها منیش ببە شتێک بکە لێم خۆش بە ئەسەر، منیش ببە. ژیانی دوم ناگەڕێنرێتەوە جەنگیز، کەس تاوانەکانی جا نابێتەوە، کەس ژیانی دوم پێشکەش ناکە. زۆر ڕەنگ تەگەیشتی شیکار دۆزینەوەی وەڵامەشتر بۆ هەمان پرسیار نییە. ئەی کەوایە شیکار چییە کوڕە؟ گەر دۆزیوەتەوە بە منیش بڵێ. شیکار گەر 1000 جار هەمان پرسیارت لێ بکرێ جورئەت دەبێت هەر 1000 جار هەمان وەڵام بدەیتەوە. زەحمەتترینە، مەحاڵترینە، جوانترینیشە. گەر 1000 جار ژیانت پێ بدرێتەوە بتوانی بە هەمان ڕێگە یەکەمەوە بڕۆی. یەکەمیان چییە؟ بیرت نایەتەوە؟ نەخێر. چی؟ بیرت ناکەوێتەوە؟ لەژێر پردەکە بوون. کەی؟ تۆ، من، ئەیشان، عەلی. ها؟ کاتێک کەس توی نەبردە لای خۆی، عەلی نەیدەبردێ ناو پاپۆر، من و ئەیشانیش دەڕۆیشتین و تۆمان بەتەنیا بەجێ دەهێشت. تۆش دەمانچەکەت دەرێنە. بیرت ناکەوێتەوە؟ تۆ لەکوێ بووی؟ گیانت بدە بە منیش. کوڕم بۆ خاتری تۆش دەیدەم. دەیدەی وانیە؟ ئەخر بۆ کاکە دەیگەرە چۆن بووین ئاوا بین؟ چونکە خۆشم دەوێت جەنگیز. منەوە نازانم کاکە ئێستا منت خۆش دەوێ یان دەتەوێت لە پیسایی بمە دەرەوە. سیر کەس دەمانچەکە لێ وەردەگرم جەنگیز. تۆ خۆت دەیزانی عومەر. خۆتت خوراند. لەوێ بووی تۆ؟ لەوێ بووم. سیر کە ئێستاش دەبێن جەنگیز. چاکەکە دووبار لە ئەسی تۆیە. دیسان لە من ڕاکێشاوەتەوە. ئەو چاکەت لە ئەس بوو کە منت پێی کوشت. ئەو چاکەتە بە خوێنت لەبەر بوو کە فرەتاندا. ئەیشەن هاوار هاواری بوو. لە هەمان شوێنین جەنگیز. کورە نا. هیچ شتێک نەگۆڕاوە. هەمان مرۆڤین. سیرکە. من نەچوومەتە هیچ شوێنێک. نەخێر. سڵاو کاکە. عومەر؟ چاکەتەکەت دانێ. چاکەتەکەت دانێ.
جیاوازی نێوان کۆن و نوێم بە تۆوت تێگەیشتی من قسەکان دەگەین مەکەن عەمبەر واز بەگەیاندن نێرە تۆ کارت بەگەیاندنی هیچ نەبێ وا دەزانێت کە بە بیرکردنەوەی نوێوە هەموو شتێک چارەسەر دەکرێت کۆنەکان بێ ئەوەی دڵیاندا هێن ناتوانن حاڵێکی لەسەر هیچ دابنێ بیگرە نوێیەکان هەموو شتێک بە کەسانی تر دەکەن کۆنەکان ئەوانەی کە بەقەد من کۆنن خۆیان دەزانن کە چی دەکەن بۆ خۆتان خۆش بن ئەو کچەی کوشتم وا بزانم نزیکت لە هاوارەکەتەوە زان بۆ من حاڵەتێکی تایبەت چونکە من پیرە پیاو پیاوی پیس مرۆڤانی قێزەوەندەوە بەڵام ئەو کچە زۆر جوان وانە کوشتنی ئەو بۆ من خۆشیێکی گەورە بوو خاتوەیشان فەرموو ئامادەیە چاوی پێتان کرد کاتێ دەچین ناو مەسعەدەکەەوە پەنجە بخە سەر دوانە هەم چی دەڵێ؟ بۆ کاری ئێوە دەست دەدەم کەن عەمبەر لە نێوان ژیانی یەکەم و دووەمەوە تەمەنێک هەبووە هیچ شتێک تەواو نابێ هەموو شتێک دەگۆڕێ لەو ڕۆژەوە تا ئێستا دیسان هەموو شتێک گۆڕاوە ئێستا تۆ دووبارە هەموو شتێک دەگۆڕیتەوە کاتێتی باوکە بڕۆین خاڵۆ یارمەتیم دەبا بڕۆین خوارزە دەی ماڵاوە کیژۆڵە ماڵاوە ئازاد گەورە بە هەمان ماوە سەیری کارتەکەی دەکات دواتر ڕووی بسوڕێنێواتە سەری سوڕماوە کە یاری دەست پێ دەکات بە ئەنقەس دەدۆڕێنێت واز بەوان بێنە شەپۆ پێویست بەوان ناکە ئیمڕۆکەوە هەست دەکەم زۆر بەبەختم ببوورە دەتوانی خواردنەوە یەکم بدەیتێ؟ من خزمەتت بکەم؟
بەخێر هاتن بەڕێزان. ئامادەن دەست بە یاریەکە بکەین.